خۆپشاندان و کاردانەوەکانی شەقامی عێراقیە تا دێت خۆپشاندانەکان فراوانتر دەبێت و خەڵکی زیاتر دەڕژێنە سەر شەقامەکان لە کاردانەوەیەک بەرامبەر بەوەی کە قورئانی پیرۆزی ئیسلام سووتێنرا داوای هەڵوێستی تند و زیاتر دەکەن لە حکومەتی عێراق و حکومەتە عەرەبیەکان و مسلمانانی جیهان. پەیامی هەموو عێراقیەکان ئەوەیە کە نابۆ توندڕەوی بەڵێ بۆ پاراستنی پیرۆزیەکان و سەرشۆڕی بۆ ئەمریکا و هەموو ئەو هێزانەی دەیانەوێت بێڕێزی بە قورئان بکەن. ئێمە ڕێگە بە بێڕێزیکردن بە قورئان نادەین و هەر وڵاتێک بیەوێ بێڕێزی بە قورئان بکات نابێت پەیوەندی سیاسی و ئابووریمان هەبێت لەگەڵیدا. هەموو پەیوەندیەکانمان دەپچڕێنین. قرآن هيلي السورة. سوف لن نسمح بأي علاقات سياسية أو اقتصادية معها. من هذا المكان ومن هذه لم شنو لم خبشاندان قوريوا أو تعواني برام بقرآني بيدوس راو إدانة دكين. نعم نعم للقرآن. نعم نعم للقرآن. نعم نعم للقرآن. نعم نعم للقرآن. خۆپشاندەران دەڵێن عێراقیەکان هەمیشە یەکدەست و یەکهەڵوێستن بۆ پاراستنی ئاینەکەیان بۆیە داوا لە وڵاتانی مسلمان دەکەن هەمویان بایکۆتی وڵاتانی سوید و دانمارک بکەن چونکە ئەوان سوکایەتیان بە ئاینی ئیسلام کردووە. لا تنطلي علي مثل أباطيل أمريكا وخدع أمريكا وإسرائيل. نرجو من تکا لەگەڵی عێراق دەکەین خۆپیشاندانەکان بە ڕێکخراوی بێت کە چۆن ئیدانی بکەین حکوومەتی عێراقی لەسەر ڕێیەکی ڕاست و پشتیوانی حکوومەت دەکەین لە بڕیارەکانی. وتحذير لهم أن يتمادوا في إعطاء الموافقات ونظرية التعايش ونظرية المحبة ما يراد به أن يقطع هذه اللحمة. بالحقيقة هذا الاعتداء السافر الذي أقدم عليه من يدعي بانتسابه بەداخەوە ئەو پێشێلکاریە کەسێکی خاوەن ناسنامەی عێراقی کردوێتی عێراق بێبەریە لەو کەسە. لە درێژەی هەڵوێستەکانی حکومەتی عێراق لەسەر داوای وەزارەتی دەرەوەی عێراق کۆمەڵەی هاریکاری ئیسلامی کۆبنەوەیەکی بەپەلا لە چەند ڕۆژی داهاتوو ئەنجام دەدات و هەڵوێستی تند بەرامبەر بە سوید و ئەو وڵاتانە دەردەکات کە بێڕێزیان بەرامبەر بە ئاینی ئیسلام کردووە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.